بازان و خۆشەویستانمان لە تەوەری دۆمی بەرنامەکەماندا باز لە گرنگیدان بە هونەری ئیرفانی و کۆمەڵێک سرودیش بۆ ئەوەی هەزوو خۆشەویست پێشکەش دەکەین بۆ هیوایە کە دڵ و دەرونی هەموو لایەکتان ئارام بێت. وەروەها هونەرمەندەی کە ئەمڕۆ لەگەڵماندا میوانە باز لە ئامادەکاریەکانیشی دەکات کە ئینشاءالله بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز کاک خەلیل شەکرالی هونەرمەند. کاک خەلیل زۆر بەخێر بێت. زۆر بەخێر. سلامت یا ڕەبی. وەزت چۆنە لەگەڵ هونەری ئیرفانی و سرود و ئەو بابەتانە؟ بەناوی خوا، سڵاوی خوا لە ئێوە، سڵاو تەواوی بینەرانی پەیام و هەموو خۆشەویستانی خەلیل شەکرالی لە هەر چوار پارچەی کوردستان و هەموو دنیا کە بینەرمان ئێستا. خۆمە خۆشحاڵە زانم بۆ یەکەم جار لە پەیامی ڕۆژە پەیامی هونەری خۆمەگەیەنم بە دۆستان و عەزیزانم. یەکەم جار نێ میوانی ناکەم؟ نەنا لە پەیامی ڕۆژە یەکەم جارە ئەو ساڵەوە خۆ سەلامەت بن. وەڵا الحەمدوللا من باشم، وەکو خۆم نەوەساوم تا ئێستا الحەمدوللا و فەزلی خوایە. خوا هەمیشە هاوکارم بووە لەوەتی دەستم بەکاری هونەری کردووە. ساڵێک نەبوو بڵێم بەم وەساوم و تر کوژاومەتەوە. بەردەوام هەوڵم داوە بە بەرهەمێک ژێ ساڵانە بەشدار بم لە کاری هونەریە لە کوردستان. ساخلۆزان ساڵی 2023 دەستکەوتی باشە بوو، هەم لە پێشبڕکێکان تا و هەم لە الحەمدوللا ئەوەی کە هەبوو پێم وابوانە 21 ساڵی 2023 هەر پڕبەرهەم بوو. ینی ساڵی پار کلیپی خەڵ ڕێبوارمان کرد، کلیپی یانەبیمان کرد، کلیپی ئیلاهیمان کرد، بەرهەمی مستەفام هەبوو، بەرهەمی ئەقسام هەبوو، میهادی ئەقسا. هەنی باش بوو الحەمدوللا. هەوڵێم ئینشاءالله ئەم ساڵ زیاتر بێ لە پاش. شتیوان بەخوای گەورە. کاک خەلیل ئەمەوێت باسێکی ئەومە بکەیت کە گرنگی و ئەهمەتی هونەری ئیرفانیت چیە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا؟ خۆی عادەتەن هەر ئینسانێک لە ژیانیان خۆی گەورە بەهرەیەکی پێدا. بۆ منە جەنابەت بەهرەیەکت هەیە من نیمە، کاک دەنێر بە هەمان شێوە من دڵنیاکەم هەیە بۆ منە جەنابەت نیتە، بەڵام تۆ ئەدای پێشکاریت هەیە من ناتوانم. خۆی گەورە هەر کەسە و بەهرەیەکی پێداوە. ئەم بەهرەیە گرنگە بەکار بێنرێت، گرنگە بگەێنرێت، کە ئەگەێنرێت پامێکی لە پشتەوە بێ. هونەری ئیسلامی و هونەرەکەی من کە هونەری دەنگبێژی و دەنگخۆشی خی گەورە پێبەخشیوم کە بەکارهێنەوە پامێک لە پشتیم هونەرەوە هەبێ. ئەگەر پامێک لە پشتیەوە نەبێت کەواتە دووشتت بەدەستێناوە، ناوبانێکی دنیایی بڕێک مادە لە مقابلیە. بەڵام کە پامێک لە پشتیەوە هەبوو هەم دنیایەکە هەم قیامەتێکە بۆ تۆ بەدەستێت. یعنی ئێمە دڵمان بەوە خۆشە کارێکەکەین لە پێناوی خوا، لە پێناوی قیامەتە، لە پێناوی کە ئەم دەنگەمان ئەخینە خزمەتی خوا، ئەخینە خزمەتی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەواشیحات و مناجاتی دینی خوێنین. پامێک لە پشتی ئەمەوەیە. یعنی ئێمە بە هەمووان ئەڵێن ئێمە هونەرمەندێکین، ئێمە ئەو بەهرەی خواپیاوین بە چاکە بەکارین، ناچین بەخرا بەکاربین. هەمیشە تووشی ڕخ نابینەوە مۆسیقا بەکارهێنان و کۆمەڵێک ئەمەولا ناچ بە تەفاسیلی ئەوانە. بەڵام ئەوەنەی کە ئێمە دڵمان ئارامە و کارێکمان کردووە لە ناو کۆمەلگا هەستی پێکەین، شانازی پێوەکەین کە جێی خۆی گرتووە. ئەم بۆ ئێمە گەورەیە، بۆ ئێمە جێی دڵخۆشی الحەمدوللا. کاخەلیل زۆر بینەرەڵێ کاکە زۆر قسەماکەن باسی پێشکەشکات لە خزمەتانە. جا وەڵا حەسەن لە چیشتامە بڵێ وەڵای شەو شتێکم حازر کردبوو شعرێکی مامۆستا محەممەد شاد هەیە باسی پیریەکە. من ئەو ڕۆژە سێ ئەوانە پێمانم گەشتی سپی بوو ئەوە دیار نییە جاڵێن گەنجی بەزەم شعرێ باسی پیریەکە زۆر جوان بەلامەوە و حەزم بەتان پێشکەشکەم دوای شتی ترتان بۆڵێ ئینشاءالله لە خزمەتین. ئەوە پیری بەرەو ڕووم دێ هەنگاو هەنگاو بەدوامەوە، ئەوە پیری بەرەو ڕووم دێ هەنگاو هەنگاو بەدوامەوە، چناری جوانی و گانجیم ڕۆی وەک شۆڕەبی چەمامەوە، خۆزگەم باوەی حاڵیا بێ لەوانە و پەیامی پیری، خۆزگامان توانی لادەین لە تیر و کەوان و شیری، شیری ئەو شێرانی خستە هەل هەلەی لەرزوو لەرین، کوا شۆڕە سوارانی دوێنێ بەبای پیری هەڵوەرین، خۆزگە هەموو حاڵیە بووین گەنجێتی هەر وچانیەکە،
خۆزگە هەموو حاڵیە بووین گەنجێتی هەر وچانێکە چارە نووسی هەموو تەمەن تەنیایە و گۆچانێکە ئەم تەمەنە گەرچی کەمە ئەم تەمەنە گەرچی کەمە بێشک پێیەگەینە دەریا ئەم تەمەنە گەرچی کەمە بێشک پێگەینە دەریا هەرکەس ژیر بێ ڕێگە نادا هەروە گوزەرکە بەسەریا هەرکەس ژیر بێ ڕێگە نادا هەروە گوزەرکە بەسەریا دەنگە خۆش بێت دەستەکان خۆش بێت کاک خەلیل بەتەمەوە چوون یاخود گوێگری هونەری عیرفانی و سرودی ئاینی ئیسلام چۆنیە بینی لە کۆمەلگای ئێمەدا؟ وڵی نازانم هەنێک شت هەیە لە واقعە ئەگەر بیخی دەبەرچاوی خەڵک قورسە بەڵام ڕاستی ئەمانە ئەها برینەکان ئەبێت دەست خی دەسێنێ بۆی سەڕێژ بکرێت خەڵکی ئێمە لە سەپۆرتکردنی کاری هونەری ئیسلامیە کاری هونەریە زۆر لاوازە بەداخەوە یعنی پێی وایە تەنها مزگەوت و مناڵی فەقیر ئەبێ هاوکاری بکرێن و پارەیان بۆ ببرێت لە کاتێکە کەناڵمان هەیە کەناڵ بەقەدەر سەدان کتێب بەقەدەر سەدان زانا بەقەدەر سەدان پەروەردەشیار کاریگەری هەیە و کاریگەری دروست کرد لەم کۆمەڵگەی کوردیە سەپۆرت ناکرێ شەخصمان هەیە بە هەمان شێوە هونەرمەندمان هەیە بە هەمان شێوە چەند هەر خۆ دەزانی من مناڵم کاک بەڵام ئێوە لە من گەوەرتن و ئەزمونتان هەیە گوێگرن و ینی پێش من چەند دەنگی جوان و ناوازەمان هەبوو کە وەساون لەبەر بێ سەپۆرتی یعنی مەوەسا بەرەزان نەویان نایانم لەسەرەوە تا خوارەوە هەمویان لەبەر خاتری کە سەپۆرت ناکردن بەداخەوە ئەگەر سەپۆرت هەبێ لەم کوردستانە من ینی بەگیانم زمانی ئەوادەم کە جوانترین و باشترین کار عنی کارێک ئەکرێ کە جێ بگرێ کە کارێک ئەکرێ کە ئەو هونەرە لادینەی کە ئێستا جێ ئێمەی گرتوێتەوە پاشەکشەیەکی باش بکات و ئێمە بینە سەرەوە و شوێنی خۆم بکەین ئەو سەپۆرت و پشتگیری خەڵکەش زۆر ئەبێتەوە حتمما ینی خەڵک بە قسە ئەیکا یعنی بە قسە ئێستا نەچمە دەرەوە ناو بازار نییە 100 کەس مەرحەبایی مەکە باوەشم پیاکە ماچمەکە ڕێز مەگرێ ئێپەس لە کاتی عەمەلەکە پێت لە بۆنەوە بەرهەمی تازە نیە ئێ بە پارە ئەکرێ یعنی ئەمە واقعە کاکدانێت یعنی بڕوا بکە پەرداخی ئاو نییە پارە نایڵ بیخۆیتەوە ئێستا واقعەکە وایە بەرهەمێکی هونەری کە تۆ شتێکی کوالتیەکەی لانی کەم ئەگەر سەوتێکی باش بکەی $1000 پێویستە یعنی شتێکی ئاسایی ئەیحنی تۆ کە نەدبێ قورس عین خۆ بۆ من توانی بەرهەمێ دوانسییان بکەم ئێ ناتوانم بەردەوام لەسەرەمە ئەوەسم زۆینی ئەوانەی پێش منیش بە هەمان شێوە بەو جۆرە وەساون و ینی هیوادارم من ئەوەی کە توانیم الحەمدولله هەوڵماوە نەوەساوم بە ئیزنی خوا بەردەوام بم بەڵام بەڕاستی هونەری ئیسلامی سەپۆرتی پێویستە بەڕاستی یەکێک لەو جیهاتانی کە ئەتوانێت خزمەتی تیا بکرێ ئەو پەیامە ئیسلامیە میانەڕەویە پاکەی تیا بگەێنرێت کە گەلی کوردی مسلمان هەڵگری ئەو پەیامە جوانەیە زۆر باشە کاک خەلیل هونەری عیرفانی بەتایبەت لە چاو ساڵانی 20 ساڵ یان 25 ساڵ پێش ئێستا گۆڕانکاری بەسەردا هاتووایان بە یەک شێواز و یەک ڕێتم ڕۆشتۆ وەڵاهی یعنی ئێستا الحەمدولillah بۆنەی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و دروستبوونی کەناڵەکان و ئەوانەوە زیاتر ئەم هونەرە چۆت ناو خەڵکەوە بەڵام لە ڕابردووە هەر لە تەکیە و خانەقا و ئەوە معنی مزگەوتەکانە قەتیز بوو ئەم هونەرە بەڵام کە ئیعلام پێشەکەوێت کەناڵێک دامەزرێ بۆ نمونە حەفەلات و ئەوە ئەکرێ زیاتر وردە و دەگەرنگی پێدرێ هەستەکەم ئێستا لە چاو ڕابردووە
زیاتر یعنی چۆت ناو خەڵکەوە بەڵام بەرهەممان مەبەستی کەمە زیاتر تەکنیکی هوەری عیرفانی بەڵێ حتمما بەرەو پێشوە زۆر ینی جاران ئەم کۆڕ و ئەم سیمینارات و ئەم بەرنامە و کتێبانەی کە ئێستا هەیە لەسەر عیرفانیات ئێمە ئاشنا نەبووین پێی بەڵام ئێستا الحەمدلله زمینێکی باشتر ساز بۆتەوە و پێی ئاشنابین ڕاستەکە خەلی جاران دڵنیاشم خۆش هەر بیرتە لە مزگەوتەکانە مەولودێک بووە یاخودکردنەوەی مزگەوتێک بووە کە مناڵ بووم هەر وتارەکان ئەوە بوو تەواو بوو هەر چاوەڕێی جەماعەتی دەف و سرودەکەمە کردێنە سەر ئەو ینی ئەوەندە بە چێژ بوو لای خەڵکی جارە ینی زۆر بە تامەزرێی گویانەگرە لەم چەند ڕۆژی ڕابردووە ڤیدیۆکی خۆتم بینی منداڵ بووی ئەو 2009 لەگەڵ کۆمەڵێک تەڤژەن و ئەوە سرود پێشکەشەکە ینی چێژێکی تایبەتی خۆی هەیە بەڕاستی ئەو سەردەمە بەس ناکەم ئێستا بۆ شێوازە بێت بەڕاستی لە نێو خەڵکی ئێستا نەوەڵ ئەوە نەما بەڵام جاران ینی بڕوا بکەم ئێمە لە شکرالی بووین مامۆستا عومەری برام ماشەڵای لێبێ خوا سەلامەتی کە برا گەورەکەم هەم مامۆستامان بوو هەم ئاوازی بۆ دانان هەم شعری بۆ دانان ئەوە مزگەوتی شکرالیە ئامادەمەکرێسم خستە کاگەران هەر بە ڤیدیۆ منی لایە لە مەولودنامەیەەکە عنی هەر مەولودنامەیەک هەیە لە شکرالیە تەپی سەفا لە مرکزی لە تەپە گوڵاوی خاکخۆڵ لە سیروان عنی ئێمە لەو دەڤەرە کارە مناڵ بوو ینی تواناکە هەر ئەوە نەبوو بڕۆشتی نایە حفلەیەک بکرایە یاریکی مەولود بکرایە مزگەوتێک بکرایەتەوە ئێمە ئەڕۆشتین یعنی جێوێکی زۆر تایبەت بوو ئەو کات هەموو شتێک چێژیە بوو بەڕاستی خەڵک زۆر حەزی بوو ئەو ڤیدیۆ بینمەوە دانیشتمە دێرەوە نییە زۆر یادگارێکی زۆر جوانە خۆی ئێستا یەک شتی کەش هەیە کاک خەلیل بەهۆی تۆزێک جیاوازی بیرروڕا لە ئاینی پیرۆزی ئیسلاموانەشە کاریگەری کردو سەر هونەری ئیسلامی قوربان ئەوە زەڵبەیەکی زۆری لێیان ینی من جای وایە تەکسیم بۆگەن تا بەرجەهەنەم دوای خۆمیەمەوە لەو لاوە ینی معقول نییە لەسەر ئەوەی کە شتێگەڵی کە مۆسیقای بەکارێنی کافرتەگەن و کۆمەڵەشت پرگەرنی هەمووی ئازابێ خەلیل تۆ زیاتر هۆنراوەی یاخود شاری چ کەسێک بەکاردێنی وەڵاهی هۆنراوە کەوتوتە سەر ئەو ئیشەی کە بەتەمای بیکەیت ئێستا بۆ نمونە من 2016 کارێکم کرد بۆ توشبوانی شێرپەنجەیەکەم گەنجم لە هەموو عێراقا و کارم کردم مامۆستا ئاوات ئالانی ڕێز و سڵاوم هەیە بۆی ئەو شعرەکەی بۆ دانم بۆم لەگەڵ ئەوە کۆنتاکتێکم هەبوو پێم وت کە چیم بۆ بکات چیم بۆ نەکات چیم بۆ بنووسێ پاشەوە بەرهەمی یانەبی دوای ئەوە بۆ نمونە مامۆستا گۆران عەباسی کۆچ کردو بەڕەحمەت بێ ئینشاءڵڵا شێری ئەوم بەکارهێناوە شێری مامۆستا محەممەد شاد شێری داتە سروشت بەرزنجی یعنی هەر شاعیرێک هەر شعرێک کاریگەریم لێ بکە بزانم بۆ بابەتی من گونجاوە ئەیکەم بە ئیش یعنی بۆ منە شعری ناریم هێناوە من بە مەولا و هەر لە کوردستانەوە سوورەتی یاسین کە وەسفی حەزی لەولاکە هەردووکیان شعری ناری شاعرە شەریک ئاگاهیم تیزادە بەکارهێناوە شعری مەولەوی بەکارهێناوە ئێمە شتێک نییە بمان بەسێتەوە بە یەک شاعیرەوە نا متەنەوعە ینی بەدڵی خۆت هەر شاعیرێک هەر شتێکی جوان نووسێتەوە چی ئێنی مانای ئەوە نێک کە هەموو شاعرەکان شتێک جویان نییە هەمویان شتی جویان هەیە بەڵام ئەوەی بە تۆ ئەخوا ئەوەی لەگەڵ تۆ ئەگونجێت تۆ ئەچی ئەوایێنی من لەگەڵ هەمویانە ئیشم کردو الحەمدولله و تا ئێستاش لەگەڵ هەمویانە هەر پەیوەندیەکەمەوە سوپاس خۆ دەستی نووسینی نییە من نەوەڵا بەس دەنگم هەیە سەلامەت بن کاخلی پێمان خۆشە وێویستی بەرەمێکی ترەوین گفتوگۆ لەگەڵەکەم لەسەر کەسابەت و کاری خۆ ئینشاءڵڵا خزمەتە ئەگەر چی نیمە و چاوای ببینێ ڕووی جەماڵی تۆ ناومێد نیم کە ڕۆی عومرم هەمووی هەر بە خەیاڵی تۆ چوو بوویە عشق تۆ ئاەن ز مەغزێ ئوستوخانە من نسوزاند مرا آتش ز عشق آن جمال تو آرام لیم سنیا سودای فراقه
ڕووقەق نەسئاسا جەیشتیاقێ تۆ لە مەدینە و باوانەکەم من لێرە بێکەس حەکیم ناپرسێ باوانەکەمێ بیمار دەردچەزێ ناوای ناڵای دڵ باوانەکەی من گریانی مەجنون گریانی مەجنون لایەکەرە باوانەکەی دڵ لە حوجرەی دارون لە حوجرەی دارون گریانی دڵەکەم عەزیزەکەی من بێهاڵ نییە بێهاڵ نییە گریانی دڵەکەم عەزیزەکەی من بێهاڵ نییە بێهاڵ نییە هەڵبەت دوورە و دوور باوانەکەی من بەڵاو تۆش دیەن بەڵاو تۆش دیەن هەرام لێم سەنیە باوانەکەی دڵ سەودای فیراقێ سەودای فیراقێ ڕووقەق نەزئاسە باوانەکەی دڵ جەیشتیاقێ جەیشتیاقێ نەوای ناڵای دڵ باوانەکەی من گریانی مەجنون گریانی مەجنون لایەکەرەوە باوانەکەی دڵ لە حوجرەی دارون وای لە حوجرەی دارون یاخوا دەست خۆش بێ و دەنگی خۆش یاخوا دەست خۆش ماشەڵڵا دەنگی تایبەتی هەیە و خۆی گەورە پارێزرایی بکات کاک خەلیل کاک دانای پێشکەشکارمانەوە کارمەنامی بۆ نردوڵێ سەلامی لێ بکە هەڵێ ژمارە 35 چی یەگەێنێ لای قوربان 35 چی نییە هەموو شتێکە وەڵا مامۆستا دانیار من بە فەزلی خۆی گەورە لەگەڵەوەی کە کاری هونەری ئیسلامیەکەم هەرگیز نەبووە بژێوی ژیانم و لەسەر هونەر نەژیاوم تاوەکو ئێسلەوەتەی هەم الحەمدولله هەر لە مناڵێەوە بە کار و کاسپی و بەکرێکایی دەستان پێکردەوە ئێسش الحەمدولله ماوەی 5 ساڵە من هەنگوی نەفرۆشم و هەنگەوانین لەگەڵ کاک محەممەدا ماوەیەم 5 ساڵەیە هەر ژیان و گوزەران و کار و کاسپی ڕئیسیم ئەوە بۆ لەگەڵ ئەوەیشە الحەمدولله هونەرەکەم کردووە ئەوەشم بۆ بە سەبەبێک بۆی سەپۆرتی هونەرەکەم کا بتوانم زیاتر و باشتر کاری هونەری بکەم چەند بەرهەمێکم هەر لەسەر الحەمدولله کولفەی خۆم کردو بۆ خزمەتی هونەرەکە 45 سعری هەنگوینەکەمە قوربان کیلۆی هەنگوین بە 45,000 هەموو جای ئەڵێم ئەمریکا و رووسیا لەیەکن هەر 45,000 سعر ناگۆڕی وەڵام زۆر باشە تۆ قەیران و بەرز و نزمی بازار و هات و هەر گەڵات چووە 170 ئێمە هەر 45 بوو ئێستا لێنێتە خوارەوە دەشکەن با گەڵات چووە 170 نەمشکان سەبەت ماهاتە خوارە بیشکێنەوە کاخەلی کوالیتی نەکەی نەگۆڕاوە کاک دانیارنە وەڵا ئێمە لەبەرەوەی کە متمانەیەکمان هەیە ناوێکمان هەیە هەرگیز نابێ ئەمە بەخراپ ئیستیغلال بکەین و بەکاری بێنین یعنی گرنگە بتوانی بە پاکی ئەم شتە بێڵیتەوە ئێمە ساڵ بە ساڵ الحەمدولله هەم بەرهەم زیادەکەین و هەمیش کوالتیمان بەرزترەکەینەوە یعنی ئێستا بتوانم بڵێم هەنگوینی ئەم ساڵم لە ساڵانی یەکەم جار ینی 4 ساڵ پێشتم باشتر و ئەوەیە ترێک چونکە زیاتر لە خزمەتی هەڵانکانیان زیاتر ئەچین بەدەمە بوونمان هەیە بۆیان یعنی سوپاس بخوا
مشتریەکانیشمان تا ئێستا خۆتەم و ئاگادارم. ئینەکان دامناوە سلام بێ، خۆش. فیدباک سەلامەت بێ. کە خەریکار و پرۆژەت بۆ ساڵی 2024 چیە بە تایبەتی تر مانگی پیرۆزی ڕەمەزان بە تایبەتیش بۆ پێیان ئینشاءڵڵا. وڵا ئەڵە دەمەی کەشف مەکە بەستر هەر شتێکمان پێ شتێکتان پێڵێم وڵایی لەگەڵ کاک ئەحمەد کەریمە طبعا زۆرینەی شەکان ئێستا لەگەڵ ئەوە کۆنتاکتمانەوە یەکەم سەرقاڵی ئامادەکردنی بەرهەمێکم بۆ ڕەمەزان و پشتیوانی خوای گەورە و لەگەڵ ئەوەیشە الحەمدولillah برایانم لە بەشی بەرنامەکان لە کەناڵ ئەسمانی پەیام متمانەی ئەویان بەخشیەوە کە ئینشاءڵڵا پێکەوە هاوکار بین و پێشکەشکردنی بەرنامەیەکی هونەری عیرفانی لە کەناڵ ئەسمانی پەیام سوپرایزە پێیە. وڵی ئینشاءڵڵا تۆ بۆی لێرە ئاشکرایەکەین پشتیوان بەخوا شتێکی جیاواز و تازە ئەبێت ئەوەی پێمانە بیگەێنین بە جوانترین شێوە باشترین ئەدا و کوالێتی پشتیوان بەخوای گەورە طبعا بە هاوکاری خۆشەویستان ئینشاءڵڵا هەوڵەین ئەم ساڵ ساڵێکی جیاواز بێت هەم بۆ پەیام هەم بۆ خەلیل شەکرالی کە پێکەوە بتوانین ئەو دەنگەونانەی ئەو دەنگە دلێرانی لە ڕابردووە هەبوون دیارنین بیانهێنینەوە و دیسانەوە بۆ سەعاتێکیش بێت ئاشناکەینەوە بە بینەرەوەی سەر خۆشسا بێ. هاوکارانمان پێم وایە سرودێکی تۆیان ئامادە کردویان ئەو سرودە لێ بدرێت و پێم وایە بەدەمە ئاخرین بەرهەمی بەڕێستە ساڵی 2023 وانە دواتر گفتوگۆ بکەین بەخشی لای بەرهەمەکە. كي الوالد أم نفسه رشد بغفلة سرف عمر درون سينه رشد ودار برحمي تولروتا تاكر قشد لقابي لطفي توكي قابلنا وميد ببشر أجر سيصد أوان جيستتاوان بارور رشد لقابي لطفي توكي قابلنا وميد ببشر سلام خالم بلي ميوسي يفعل بدكاري وريجي بارشي رحمة بسركيشي غمساري لباغي مغفرة داب بنيتين ويهوادار يا رب يا رب يا رب يا رب بلطفو مرحمة تراوي كيتان قرودش دم بلطفو مرحمة تراوي كيتان قرودش دم
بادی سبا بلا سباتان گر هود هودکی بادی سبا بلا سباتان گر تختی سلیمانی ای خات هواتان گر تختی سلیمانی ای خات هواتان دوینی نفسم بو بعد صار خانه چینی هنای که صبا نامه مشکینی وفاتان لم گلشن اگر حالی دلو روحم مپرسن ای مرغی زبانم شوروش نغمه سراتان دل رای و بیستو مالین والا مدینه دل رای و بیستو مالین والا مدینه روح ما وكبي كان بفدا تان بفدا تان روح ما وكبي كان بفدا تان بفدا تان چاوم کللم گوشایشکم بمثل چاوم کللم گوزایشکم بمثل خویشم کللای ایوم بوم بسقاتان بیخود که هتیوی داری اولادی رسولا نازدار فراموشی مکن تو بی خدا تان نازدار فراموشی مکن تو بی خدا تان خوا دەست خۆش بێ. ابن رب کا خەلیل ئەوە بزانم بەرهەمێکی تازەت هەیە بۆ غەزا باسێکی ئەو بەرهەممان بۆ بکەیت. والله برهمي أقصى مهادي أقصى تقريبا دو سماني بيج سهر لسروبندي دروزوين طوفاني أقصى بس بوقت كنقص كمان هي لما اشتكي كردانا من يبو أقصى هسنا من بيشتر 2021 برهمي كترمها بو أقصى بلام أما جواز بو يعني هر نومنا مهادي أقصى شهيد على السروج بو ئاوازەکەشی کاک ئەحمەد کەریم دایناهر بەپەلەپەل تۆمارمان کە بەڵام الحەمدولیلا شتێکی زۆر ڕێک و ئەوە دەرچوو سوپاس بەخوا هەستمان کرد کە یعنی بەڕاستی ئێمە بەشێکین لەو مامەعە سیاسی کە ناونراوە سیاسی خۆی ئاینیە ئێمە شەڕەکە شەڕی ئاین و شەڕی دینە کە سەهیۆنیەت بە فەڵەستین و بە خاکی پیرۆز ئەیکات ئەم جەنگە پێم خۆش بوو کە وەکو کوردێک وەکو هونەرمەندێکی ئیسلامی منیش پەیامێکم هەبێت کە وەرگێڕانەوە بۆ کرد لە خوارە لەسەر ڤیدیۆکە بە زمانی عەرەبی کە الحەمدولیلا گەشت بەوێ و یعنی خەڵێکی زۆر لێەوە نامایان نار بۆ پەیجەکە چکە سپۆنسەرمان کردو بۆ ناو فەڵەستین سوپاس بەخوا کاریگەری هەبوو الحەمدولیلا دەنگدانەوەکی باشی هەبوو هاوکارانمان ئامادەیان کردووە قسەیان بەسەر کاک خەلیل گردال المن برداوامە بۆیا دوژمن بێ ئارامە لا ئەسمان و لا وشکانی گونمان بۆیان پڕ لە سامە ئەی بڵێ سەی ورەی بەخشی چەخ
ما غيني وجيلا موتين هزي شور شورا برين تدو من داي أي فلسطين حماسية بڵێ أنا والله دەستی کاک ئەحمەد خۆش بێ یاخۆ دەستەکانتان خۆش کارەکانی ئەم ڕۆمەزانش کە پێکەوە ئینشەڵای تر چاوەڕێی وڵا پشتیوان بەخۆ ئەی زۆر مەچۆهینینەوە کو نەکرێ من بەخوا هەرێکین ئینشەڵڵا خوا گەورەیە نیەتەکەمان هێناوە ڕێزمانە یاخوا سەلامەت بن کاک خەلیل ئەمە شتێکی دیکەمان نەماوە ئەگەر پێمان خۆشە سرودێکی کە پێشکەشکی ئەگەر شتێکی کە ئامادە بێت دوا پێیان دوا شتێکە ئەگەر ما بێت دوپەیان وڵا داوای دوعای خێرم هەیە لە هەموو لایەک هەمومان پێویستەمە دوعای خێر هەیە داواکەم لە خوای گەورە موفقام کە خزمەتکارێکی ڕازگوی هونەری ئیسلامی بین لە کوردستانە یعنی ئەوەی ئەیکەین کە فیسەبیلیلا بێت بۆ خوا بێت لە پێناوی خوایە بێت نەک لە پێناوی گیرفان و لە پێناوی دەرکەوتن و کۆمەڵە کشتان چونکە بەڕاستی ئێمە پێویستمان بەوە نییە ئێمە گرنگەکە ئەو پەیامەی هەمانە بیگەین بە جواتنی شێوە ئیتر بە نووسینە بە دەنگە بە فلیمە بە بەرنمەیەکە بە هەر شتێکە گرنگەوەیە ئەو پەیامە پاک و جوانەی ئیسلامەتی لە کوردستانە هەیە بیگەێنین ممەثلێکی جوانی گەیاندنی ئەم پەیام بین نەک خوا نەخواستە ممەثلێکی خراپین خوا هەموو لایەک موفق یا ڕەبی زۆر داوای دەرن پڕ لە زامیان کردبوو لە مەسج ئەوەتان بۆڵێم و ئینشاءڵڵا کۆتایی پێین زۆر خۆشحاڵ بووم و دەستی ئەوەش خۆش بێ و خوا سەربەرسانکە و خوا پەیامیش هەمیشە ئاوادانکە ئینشاءڵڵا یاخوا سەلامەت ببێن یا ڕەبی دەی دەروون پڕ لە زامەکەمە گرانە دەی دەوای دەردەکەم پێغەمبەر گیانە وای دەوای دەردەکەم وا لە مەدینە وا لە حوجرەکەی طەها لەمینە دەروون پڕ لە زامەکەم گرانە دەوای دەردەکەم پێغەمبەر گیانە وای دەوای دەردەکەم وا لە مەدینە وا لە حوجرەکەی طەها لەمینە ڕەسوولم فەرمووی ئادای بیلال گیان بۆ بێڕەحمی وەرە سەردانمان کە بانگی فەرموو بیلال گشت خەڵکی گریان بیریان هاتەوە ئەی پێغەمبەر گیان دەرمان دەردەکەم محەممەد ناوە عەکسی ڕوخساری بەدری تەواوە حوشەی مەدینە دایم پڕ نورە چونکە عەزیزی دڵمان لەوێ حوزورە
دەروون پڕ لە زامەکەم گرانە دەوای دەرداکەم پێغەمبەر گیانە وەی دەوای دەرداکەم وەلا مەدینە وەلا حوجراکەی طه الأمينة یخوا دەستی خۆش بێت دەنگە خۆش بێت دەستەکانم خۆش بێت زۆر بەخێر بێ بەڕێز کاک شەکرانی یەخوا بەخێر لەسەر دوو چاوە زۆر سپاس دەکەم